قسە و باسی ورتر لەسەر ئەو چالاکیە تایبەتەی کە ئەم هەفتەیە بەردەوامی هەبوو لە کتێبخانەی گشتی و لە درێژەی ئەو چالاکیانەدا یاخود لە نێو چالاکیەکاندا بێگومان چەندین کۆڕ و سیمینار و کۆڕی شعری بەردەوامیان هەبووە. ئەمڕۆ یەکێک لەو کۆڕانە کۆڕی شعری یەکێک لە شاعیرە دیارەکان کە خاوەنی چەندین تێکستی زۆر جوانە کە بەڕێزیان ئەمڕۆ تێکستە شعریەکانی خۆیان لە کۆڕێکی شعریە پێشکەش بە ئامادەبووان کردووە. ئیش زۆر بەڕێز کاک دەلیل جەمال کە یەکێکە لە شاعیرە دیارەکان کە خاوەنی پێنووس و خاوەنی قەڵەمێکی زۆر جوانە. بەخێراتی کاک دەلیل بەخێربی سەرچاو سپاس دەکەم. وەبزان بە پەلەش هاتی پێم وابێت لە کۆڕەکە و یەکسەر هاتی بۆ ئێرە یاخوا بەخێربی. چۆن خۆت ئامادە کرد بوو و جارێ ڕەت چییە لەسەر ئەو هەفتە چالاکی کە کتێبخانەی گشتی سازی کردبوو ئەم ساڵ؟ بێگومان یەکەم ساڵ نییە، بەڵام ئەم ساڵ لە نێویە چەند چالاکیەکی لە خۆی گرتبوو. دیارە بۆ خۆتان نەزانن سلێمانی هەر بە تەبیعەت بەگاڵتە ناویانە ناوە پایتەختی ڕۆشنبیری و هەموو ئەو چالاکی و بزاوتە ڕۆشنبیری کە لەم شارەیە هەیە، هەم وەزارەتی ڕۆشنبیری، هەم دام و دەستگا حکومیەکان، هەمیش ڕێکخراوە ئنجۆکان بەردەوام بزاوتێکی ڕۆحی ڕۆشنبیری لەم شارەیە هەیە. و ئەم هەفتەیەش کتێبخانەی گشتی سلێمانی کە هەفتەی و چالاکیانەی ڕاگەیاندووە، چالاکیەکان جۆرا و جۆرن، هەر لە پێشانگای کتێب، هەر لە گۆرانی وتن، هەم لە پێشانگای شێوەکاری و ئێوارانەکانیشیان ڕازاندوێتەوە بە شعری کۆمەڵێک لە شاعران و من لێرەوە سپاسیانەکەم نمونەیان زۆر بێت. و یەکێک لەو ئێوارانەش بۆ من دانرابوو، ئەم ئێوارە بوو هەندێک لە پارچە شعرەکانی خۆم لەوێ خوێندەوە. بێگومان وەک خۆت ئاماژەت پێکرد ئەمە ئەو چالاکیانەیە کە هەمیشە شاری سلێمانی شاری ڕۆشنبیری پێئەناسێنرێتەوە و بێگومان ئەم چالاکیەش یاخود سازکردنی ئەم چالاکیە بە هاوکاری و بە هەمئاهەنگی بەشێک لە هونەرمەندان و ڕۆشنبیران و کەسایەتیە دیارەکانی شاری سلێمانی و لە نێویشاندا ئەو چالاکیەی کە بەڕێزت ئەمڕۆ تیایدا بەشدار بوویت. ئەو پارچە شعرانە ماوەی چەندێکە خۆت بۆ ئامادە کردو و چەند پارچە شعریش ئەمڕۆ خوێندوێتەوە؟ وەڵام من زۆر جار ینی کەمتر زەمان منە لە زانکۆوە کتێبێکم بڵاو کردەوە، کۆمەڵێک شعر بووم لە ناوی خەونەکانی دوای ئاوابوون لە 2006 بوو، بەردەوام نووسیومە، بەڵام ئەوە وەکو کۆڕ و دیدارەکان کەمتر چوومەتە ناو دنیای شعر و خوێندنەوە. ینی زۆرێک لە خەڵکەکان براوانی نەمناسن هەر بە دیوە سیاسیەکەیە ونیە بەردەوام هەم لە کورسات لە کەناڵەکانی تر چاوپێکەوتنەکان زۆرتر سیاسی بوون، کەمتر ئەدەبی و شعر بوون. بەڵام پێم وابووە هەم بۆ خۆم زوڵمێکم کردووە لەو تایتڵ و بەرنامە و تێگەشتنەی خۆم بۆ شعر لەبەرەوەی بۆ خۆم زمان و ئەدەبی کوردی زانکۆی سلێمانیم تەواو کردووە، زوڵمێکم کردووە. بۆیە ئێستا زیاتر هەوڵەیەم ئەو دیوەی ترم کە شعر و بابەتە ئەدەبیەکانن هەم بۆ خۆم هەم بۆ ئەوانش کە دۆستی شعرن و حەزەکەن بۆ هاوڕێ و دۆست و هەموو ئەوانەی کە حەزیان لە شعرە ئەو دیوەی تری منیش ببینن. بۆیە کۆڕم گرتووە، بەڵام مدەتێکی زۆرە، تقریبان 10 ساڵە بێ زیاترە من لە دیدار و ئەوانە شعرم نەخوێندوێتەوە. ئەمڕۆ دوای ئەو مدەتە یەکەم جارم بوو کە بێگومان تێکستەکانیش ئەبێت تێکستی تازە بن، حتمما تێکستی تازەن، چووکە هەم بڵاوم نەکردوونەتەوە، ینی ئەو کتێبەی کە بڵاو بووەتەوە دوای ئەوە بڵاوم نەکردوونەتەوە. بەشێکی مەگەرەوانەی زۆر نزیکم بن یا هاوڕێم بن جارجارێک شعرم بڵاو کرد بێتەوە لە
سوسیال میدیایە ئەوەنە ئاوی تری بڵێ ئەم دیوەی کە پێی ئەنووسیت زۆر جیاوازە لەو دیوەی کە تۆی پێناسراویت یان هەمیشە لە کۆڕ و کۆبوونە و چاو پێکەوتنەکانە تۆی پێبینراوە تۆی پێناسراوە؟ نایسە من ئەمڕۆ بەشێک لە هاوڕەکانم ینی سەرسان بوون وتیان ینی تەسەوەرمان نەکردووە تۆ ئەو دنیاە هەبوو بێت شارد بێتەوە بەشێکیشی لە نزیکەوە بناسی ئەزانم بەشێکی تریشی ینی ئەوە نییە هەر شاعرە بۆ نمونە من هەندێ قەسیدەم هەیە قەسیدەی سەربەرزین و سەرمان بەرزە و سەرفرازین سەوز بووین و یەکێتین وەروابین ئەوە قەسیدەی منە و بە شانازیەوە یەکێکم لەوانەی ڕۆحی شاد بێ جەنابی مام جەلال زۆربەی لە کورسات و ئەزانم کە یەکێکم لەوانەی کە ئەو شعرەی منی خوێندەوە و دەستخۆشی لێکردن بۆ ئەو قەسیدە ینی کەمتر ینی بیرم یەکە قسەی لەگەڵ کردم وتی تۆ بە نانووسیت ینی تۆ دنیاوتم وڵا جەنابی مام جەلال من ئەنووسم بەڵام ئەمەد بینیوە ئەوە نیە بەس ئەمەد بینی بوو ئەو قەسیدەیەشی منە قەسیدەی تەباشیری منە لە گەلاوێش بەمان شێوە قەسیدەی مەرگی ڕۆحی هەڵەبجاهی منە بەڵام ئەوە نییە تۆ شتێک کە فۆکست لەسەری نەبێت زیاتر نابینرێت هەر بۆیە ئەو دیوەی من نەبینراوە بەڵام قەراری خۆم و زۆرێک لاوەڕیانم ئەوەیەتر باشە حەزەکەم یەک پارچە شعرم بۆ بخوێنیتەوە بەڵام دوای ئەوە باسی ئەو قەرارە بکەین کە بۆچی ئیتر قەرارتدا کە لەمەوەی دواییتر ئەم دیوەمان پیشان بێ کە دیوێکی بەڕاستی زۆر جوان و بێگومان تۆ یەکێکیت لە ئەو شاعیرانەی کە هەمیشە جێگەی شانازی و دەست و خام و قەڵەمێکی زۆر جوانت هەیە فەرموو. سپاس. هەموو شتێک بە تامی تۆ خۆشە خواردنەوەی کوپێ مەراق بەڵام بە کڵۆیەک نیگای تۆوە کێشانی نەفەسێک تەمی دووری لەگەڵ چاوەڕوانی تۆ خۆشە خواردنی سێ و بەڵام لەتکردنی بە دڵڕەقی تۆ خۆشە تەڕبوون لە ژێربارانە بەڵام لەگەڵ کەمێک کزەی ساردی میهرەبانی تۆ حەز بە بێدەنگی شەوەکەم بەڵام لەگەڵ مشتێ تووڕەبوونی تۆ لە بزێویمان خۆشە خواردنی قاژێ غەم بەڵام بە تامی پێکەنینی شەرمنانەی تۆ حەز بە وتنی گۆرانیەکەم کاتێ ترپەی پێی تۆی لەسەر بێ ئای چەند خۆشە لەگەڵ تۆ بەهار بکەینە بەری ڕوت بوونەوەی باخشە و گمە بخەینەوە ناو سنگی کۆتر و تەنیایی پڕکەین لە هاتنی تۆ. دەستەکانت خۆش بێت. باسی ئەو بڕیارەمان بۆ کەیت کە بۆچی ئێستا ئەتەوێ ئیتر ئەو نووسینانەی کە هەتە بیان خوێنیتەوە و بڵاویان بکەیتەوە و بەشداری کۆڕ و کۆبوونەوە سیمینارەکان بکەیت. بەشێکی ئەوەیە کە من بۆ خۆم پسپۆڕیەکەم زمان و ئەدەبی کوردیە. بەڵێ. بەشێکی تریشی ئەوەیە کە دنیایەکی تر هەیە ینی مرۆڤ ینی وابەستەی ئیدیۆمێک نییە وابەستەی دیوێکی ژیان نییە مرۆڤ پڕە لە جوانی پڕە لە دەربڕین پڕە لە شتی نەوتراو تەنانەت زۆر جار ئەوترێت دنیا جوانەکە گۆڕستانە ئەو جیهانەی ئێمە نەمان بینی گۆڕستانە گۆڕستان پڕە لە پیاوی گەورە پڕ لە ڕستە و پڕە لە دەقی نەوتراو ئەمە بۆ چییە ینی ئینسان زۆرێک لەو پیاوە گەورانەی کە ئێمە بە کارێزمایان نەبینین جا لە سیاسەتا بێ جا لە ئەدەبا بێ جا لە هونەرا بێ یا هەر دیوێکی ژانەرێکی تر و توێژاڵێکی تری حیات بێت ئەم مرۆڤانە شتیان وت شتی جوانیان وت بەڵام چەندین شتی جوانی دیکەیان نەوت یا زەمن یا واقعەکە یا ڕۆژگارەکە مەجای نەدان من بۆ خۆم ئەزانم دنیای شعر چەند جوانە من دەزانم لە دنیای شعرە مرۆڤ چەند خاڵی ئەبێتەوە لە تووڕەبوون لە ڕق لەوە هەموو ئەو مەدرسانەی کە دروست بوون مەدرسەی ئەدەبیەکان لە کلاسیک و ڕیالیزم و دادایزم و سوریالیزم و ئەوانە پرۆسەیری کە هەموو ئەو وڵاتانەی کە سەرترۆپکی ئەم مەدرسانە بوون هەموو ئەو شاعرانەی کە دروست بوون دوجار ئەوەی ئەمێنێتەوە ئەو مرۆڤانەی کە
گومناو نابن ئەوانن کە شتێک بۆ ئەو وڵاتە جێڵن یا شتێک هەیە لە ناخیانە نەیوتووە شەرمی لێ کردووە یا هەر بە دیوێکی تر بۆیە بۆ من ئەم دنیایەکی جوانە و دنیایەکی پڕ بە باڵای ئەوەی کە بتوانم زۆر شت لە ناو قسەی ڕۆژانە یا زۆر لە ناو سیاسەتا ناوترێت چکە قەرار نییە مرۆڤ یەک ڕێگای هەبێ قەرارە مرۆڤ دیوی جوانی دیکەی هەبن حتا زۆرێک لەوانەی کە ئێستا ئێمە دنیای تونند و تیژی دنیای کوشتن و دنیا ئەوەی کە ئێستا هەیە لە ناو بڵاوە بێتەوە ئەی بینین ئەوەیە کە ئێمە نەمانتوانیوە ئەو مرۆڤانە بەدەر لە دیوە پەروەردەکەی دنیایەکی جوانی تریان هەیە مەجای نەبووە ئەو دنیا جوانەی ببینین بەڵکو هەمیشە بەو ڕێگەیان ڕۆشتووە تووڕەبوون و هەڵچوون و کوشتن و بڕین و ئەوانە بووە بەڵام قەرار نییە هیچ مرۆڤێک خراپ بێ هەموو مرۆڤەکان جوانن هەر وەک ئەوەی کە ئێمە کە گەورە بین لەگەڵ گەورە بوونمانە مناڵیەکی ژێت من و تۆ ئەوی تر کاتێ لە ماڵە تووڕابێ و پەرداخێ گەشتێنێ ئەوە گەورە بوون نییە پەرداخەکە شتێنێ ئەوە مناڵیە کە لەگەڵ مانایە بەڵام ناتوانین دەست و پەنجەی لەگەڵان نەرم بکەین حتا هەموو ئەو مرۆڤە گەورانش کە هەڵا ئەکەن غەڵەت دەکەن لە ژیانە تووڕابن بەرژیوێک کابێت لە باوکەوە بۆ خواردتر هەموو ئەوەیە کە مناڵیەک لەناو ئێمە هەیە و نەمانتوانیوە دەست و پەنجەی لەگەڵا نەرم بکەین بۆیە کە تووڕە ئەبێت دنیایەکی جوان خراپەکە زۆر باشە پسپۆڕی لە زمان و ئەدەبی کوردی ئەمە هیچ کاریگەریەکی هەیە لەسەر شێعر نووسین و بە تایبەتیش لای تۆ بەدڵنیایی چونکە تۆ کە شارەزای زمان بیت حتمما شارەزای شفرەکانی ناو ئەدەبە بیت هەموو ئەو نهێنیانەی ناو ئەدەب کە تۆ نالی ئەخوێنیتەوە ئەنی مرۆڤێک کە ئەچێت بۆ بازار ئەڵێ ئەچم بۆ بازار ئەمە ڕستەیەکی ئاساییە بەڵام ئەگەر شاعرێک پێت بڵێ ئەچم بۆ بازار دنیایەکی ترت بۆ دروستەکان ڕێگایەکی ترت بۆ ئەدۆزێتەوە زۆر جار وشە هەیە لە ناو مجتەمەعا لە ناو کۆمەلگایان مردووە سەیرەکەی شاعرێک گێت ئەم وشەیە ڕۆحی بەبەرداکاتەوە یعنی تۆ سیر کە ئەحمەد موختار یا گۆرانی شاعر ئەڵێ کانیەکی ڕوونی بەرتریفەی مانگە شەو لە بنیا بلەرزێ مرواری زیخ و چەو ئەگەر تۆ سەیریکەی ئەمە چییە شتێکی وان نییە بەڵام تۆ سەیری کە چۆن سوورەی دروست کردووە ینی چۆن ئەم وێنەی پیشانە خۆ وێنەکە هەیە بەڵام ئەم هێت دووبارە تەوزیفی ئەکاتەوە دیوێکی تریش هەیە کە ئەوەیە ضرورە ئینسان بخوێنێتەوە و شارەزایی هەبێ مەدرسەکانن بۆی تۆ بزانی ئەم شعرە لەکوێی قۆناغی شعرایە دادایزمە سوریالیزمە ڕیالیزمە کلاسیزمە کامیانە شاعیر پێویستی بەوە هەیە ئەم لایەنە زۆر با بڵێن گەشە پێ بدا یان شاعیر بەست پێویستی بە هەست و نەست و توانای نووسینە هۆراز ئەڵێ ئەفلاتۆن ئەڵێ هەمومان شاعری بەڵام مەرج نییە هەمومان بتوانین بنووسین کەواتە نووسین چییە ئەمە قسەکەیە چۆن وێنە کێشێک گێت تابلۆیەکت پیشانەیات تابلۆکە وشەن بەڵام ئەو بە ڕەنگ پێتی دەڵێ گزارشتی کردو شانۆگەریەک هەموو ئەمانە کە ژانرن و تێکەڵە بنەوە بە یەک شاعرەکە ژێ ئەم دنیا جوانە خەیاڵە بە وشە پێ دەڵێتەوە ئەگین ئەوەی شاعرێگەیڵێ تۆ ژەیزانیت ئەوی تری ژەیزانێ منیش ئەیزانم بەڵام ئەکرێت تۆ نەتوانیت ئەم وشانە لەو شوێنە دابنیت کە وێنەکەت بۆ دروست بکات زۆر ڕاستە چەند تێکست پێشکەش کرد ئەمڕۆ و مەبەستیشمە بزانم ئەو تێکستانە هی چەند ساڵ بەر لە ئێستان وەڵا ئەمانە کە هەمووی بەدەستنووس نووسراوە هی 2004 لە 2004ەوە هەستەکە هی دەمێکە و هێناوتە دەرەوە ئەوە هیچ لە 2004ەوە چونکە ئەوە چاپم نەکردوون ئەوەش غەدرێ بووە لە خۆم و لەو شێعرانش کردوون ئەتوانین گوێمان لە پارچەیەکی تر بێ کاک دەلیل شتێکی
چی ئەبێ با بوەستێ و تۆ گوڵ بگریت ئەم تۆفانە خۆشکاتەوە و تۆ تێپەڕیت چییە بێ ئەم جارەیان بە درێژایی کۆڵانەکە خۆشەویستیت لێ بکەوێت گوناه نییە لێو بخشێنی بە لێواری ئەسرانێکی هەرزەکاری سەرشێتیمە چییە بێ ملپێچەکە بە گردنی ئاوابوونما بەئاڵێنی بۆچی نابێ نیگات لە کوپێکا بخۆمەوە هەتا سەری سپی ساڵانی زوو ڕەشکاتەوە. دەستەکانت خۆش بێ. بیرت لەوە کردوتەوە کە بەرهەمەکانت چاپ بکەیت یان کۆڕی تایبەتتر؟ وەڵا ناڵێم ئێستا وردە وردە کە چیتە ناو ئەو دنیای کە وتم هەم زوڵمم کردو هەمیش کاتی ئەوەیە بۆ نمونە خەڵکانێک ببینن ینی بۆ هەم بۆ خۆم هەمیش بۆ ئەوانەی قسەیان لەسەر شعر هەیە هەمیش ئەوانەی ئالوودەی شعرن. زۆر هەست بەوە ئەکەین کە ئەم پارچە شعرانەت زۆر جیاوازە لەو دیوەی تری تۆ وەکو سیاسیەک یان وەکو بێگومان تۆ خۆزانین لە سیاسەتە ئەوەیە چەلەحانێ و بەریەکەوتن و تووڕەبوون و ئەوانە زۆر جار ینی ئەوەیە ئێستا لە کورسات ئەرشیفی من هەیە ئەم بەرنامە و بەرنامەیەکی کەم پیشان بدرێتەوە. من کە سەرچم کرد تۆ وەکو سیاسێک گوتمەمە سیاست مەدارە پێنات بەس بۆچی هەموو ئەوانەی کە سیاسین و لە ناو گەمە سیاسیەکانان هەمیشە دیوێکی تریان هەیە کە ئەبەم شێوەیە هەیەی ینی زۆر جار کارکتەرە سیاسەکان ینی جەنابی مام جەلال کاک نەوشیروان ئێستا زۆر جار قساکەن زۆر جار ینی لە کۆڕ و کۆبوونەوەکان حتا سەیری زمانیانەکە ینی یەکێک لەوانی کە ئەو سیاسیانە سەیریانەکەی لە قسەکردنیانە ینی مەرج نییە تۆ شعرێکت بینی وێ بەڵام کاتێک کە گوێی لێگریت ینی ئەو شانە ڕیزەکە و ستێپ لەگەڵ یان ئەوە سێت ینی زمانێکی شعریە حتا سيري قرآن يعني قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر الوسواس الخناس يعني سيرك أمش يعني زماني كي الشعرية حتما بونمونا زورك لواني ك سياسي بونو بون ناس يومان أكريد ميان وتبي بلام دواي خوان سيرك دقي الشعري يعني هاي كي قال أوي وتوا أنا شعري زور جواني شان هيا بلام زیاتر فۆکسەکە ئەوە بوو بۆ خۆشی ئیتر کە فۆکس چووە سەر ئەو دیوەی کاتی مەجای ئەوەی نابێت زیاتر ئەو دیوەی خۆی پیشان زۆر ڕاستە بە هیوای بەرهەمی زیاتر زۆر خۆشحاڵ بووم کەم ئێوارەیە تۆم بینی لێرە هەر بژین و سپاس بۆ کورسات سپاس دەکەم دووبارە زۆر بەڕێز دەلیل جەمال شاعیر سپاس دەکەم دووبارە بەخێراتی.